گفتوگۆی زیاتری پرسەکانی پەیوەست بە کەرتی خانوبەرە و هەروەها ئاوڕێکیش لە دووەمین کۆڕبەندی داهاتووی خانوبەرەی هەرێمی کوردستان دەدەینەوە بزانین ئامانج لەم کۆڕبەندە چی بووە و گەیشتووە بە چ دەرەنجامێک و هەروەها چۆن توانرات دووەمین کۆڕبەندی لەو جۆرە لە هەرێمی کوردستان لە کاتێکی ئێستادا بەڕێوە بچێت. ئەمەش بە میوانداری بیلال سعید سەرۆکی دامەزراوی مڵک نیوز دەبێت. کاک بیلال سوپاس بۆم دەرفەتە. سەرەتا باسێکی دووەمین کۆڕبەندی داهاتووی خانوبەرەی هەرێمی کوردستان بکەین. چۆن بوو توانیتان لە ئێستادا ئەو کۆڕبەندە بەڕێوە بچێت و هەروەها ئامانجی کۆڕبەندەکە چییە؟ دەستخۆش سپاس کاک پشتیوان، سپاس بۆ دەرفەتە و سپاس بۆ کورسات. دیارە دووەمین کۆڕبەندی داهاتووی خانوبەرەیەکێکە لەو چالاکیە بۆنە گرنگانەی ساڵانە کە لە هەرێمی کوردستان ئەنجامە درێوە. دامەزراوی مڵک ڕێخەری ئەم کۆڕبەندەیە. کۆڕبەندی ئەم ساڵ لە کاتێکا بەڕێوە چێ وەکوی جەنابەت وتت لە پێشەم گفتوگەی من و تۆ لە لایەکەوە خۆپیشاندان و ناڕەزایەتیە لە لایەکی دیکەوە خستنە ڕووی داتا و ژمارەکان و قەباری وەبەرهێنانە کە ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستانە زیادەکە. بۆ یەکرێ بڵێن بازاڕەکە پێویستی بەوەیە جارێکی دیکە قسەی لەسەر بکرێەوە باسیەوە بکەین کە ئێستا لە چی واقعەکەین و ئەکرێ لە داهاتووە چۆ بڕۆین بەرەو کێو بەرەو چی ژمارە و داتایەک و خستنە ڕوویەک ئەنجام بدرێ. وێ بازاری خانوبەری کوردستان بە بەردەوامی لە بەردەمی گۆڕانکاریە، لە بەردەمی نوێبوونەوەیە، لە بەردەمی پیشاندانی واقعەیەکی نوێیە. لێ کاتابێ بزانین کێ ئەهلیەتی ئەم بازاڕی هەیە و کێش کە ناتوانێت بێن بازاڕە جێبێڵێ. ئێمە لە کۆڕبەندی داهاتووی خانوبەرە بەرپرسانی حکوومەتمان هێنا بۆی گفتوگۆ بکەین بۆی بزانین داتا و ژمارەکان چییە و بەرهێنەرەکانمان هێنا بۆی بزانین کێشەکانیان چییە و ئەکرێت چۆن چارەسەری بکەن و ئەو کێشانی کە لە بەردەستیانە بۆ چارەسەریان کرێت چۆن چارەسەریان کردووە. لەگەڵ کۆمپانیا و نووسینگەکانی عقاراتە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە چۆن نەخشە ڕێگایەک دروست بکەین کە پێکەوە لەگەڵ حکوومەتە ئەم بازاڕە باشتر و چاکتر بکەینەوە و ئەگەر خەلەلێک گرفتێک هەبێت چۆن ئاراستی چارەسەرکردنی وەرگێ، چونکە پرسێک کە زۆر گرنگە بۆ بازاڕە باسی پارە و ژمارە و باڵەخانەکان نییە، باسی متمانەیە. ئەگەر متمانە لە کەدار بوو ئەو کاتە مەترسیە گەورەکە ڕوبەڕووی بازاڕە بێتەوە، چونکە ئێمە پێشتر ئەزمونمان هەیە کە بەشێکی زۆر هاوڵاتی متمانەیەکی زۆریان بە بانکە بوو، بەڵام لە ئەنجامی واقعێکی سیاسی و ئابووری کە بەسەر کوردستانە فەرزکرا متمانەکە کەم بوویەوە. ئێستا بەشێکی زۆر هاوڵاتی پارەی لە ناو یەکەی نیشتەجێبوونایە. ئەگەر ئاگامان لێ نەبێ ئەم متمانەیەش لەدەست بدەین ئەوە زۆر پاشەکشەیەکی گەورەکەین لە سکتەری خانوبەرەوە بە ئاسانی ناتوانێت و جێگایە پڕ بکەینەوە. بەڵێ کاک بیلال سەبارەت بە گرنگترین سەرنجڕاکێشترین داتا کە ئەمڕۆ خرابێتە ڕوو و جێی باز بێ بەلای خۆتانەوە چ داتایەک بۆ لەسەر کەرتی خانوبەرە؟ داتاکان چیمان پێڵێن؟ داتا و ژمارەکان بەشێکی زۆری سەرچاوەکانی دەستەی وەبەرهێنانە لە ڕاستیە، بەڵام بەشێکی دیکە هەیە من هەوڵە دەم زیادی کەم بۆ جەنابەت ئێستا ئەوەی کە تایبەتە بە پرۆژەکانی نیشتەجێبوون بە ئەزمموی ساڵانی ڕابردوو قەبارەی سەرمایی نیشتەجێبوون لە ناو چوارچێوە گشتیەکەی وەبەرهێنانە زیاتر لە 23 نزیکە بێتەوە بۆ 24 میلیارد دلار کە ئەمە قەبارە و ژمارەیەکی گەورەیە لە ڕاستیەوە. ئەکرێ بڵێن دووەمین سکتەری پڕسەرمایەیە لە دوا بە دوای پیشەسازی کە لە کاتێکە لە سەردەمێکە هەندێک جار کەوتوتە پلەی یەکەمیش، بەڵام ئێستا بە قەبارەی سەرمایە سەیریکەین پلەی دووەمە لە نێو سکتەرەکانی دیکە کە ئەگەر سەیری ئەو بڕە سەرمایە بکەیت کە لە نێوم سکتەرایە بە تەنها بەراوردی بکەی بە ژمارە زۆرەکەی کە زیاتر لە 12 سکتەری دیکەمان هەیە پلەیەکی گەورە و پێگەیەکی گەورەیە، چونکە بە تەنها خۆی دووەمین قەبارەی سەرمایە لە سکتەری نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە لە سەرمایە نیشتەجێبوونە. وهروەها ئەگەر لە ڕووی ڕووبەر و زەویەوە سەیریکەی زیاتر لە 55% کۆی گشتی ئەو ڕووبەرەی کە بۆ وەبەرهێنان تەرخان کراوە لە هەرێمی کوردستان بەر سکتەری نیشتەجێبوون کەوتووە لە ڕووی قەبارەی تەرخانکراوی زەوی بۆ سکتەری وەبەرهێنان بە گشتیەکەی بەر سکتەری نیشتەجێبوون کەوتووە. تایبەت بە بەشەکەی دیکەش کە وەزیری شارەوانیش ئاماژەی پێکرد زیاتر لە 100,000 پارچە زەوی دابش کراوە لە چوارچێوە پلانی کە حکوومەتەیەتی، واتە ئەگەر سەیری داتاکان بکەین زیاتر لە 20% زەوی بڕیار لێدرا و لە هەرێمی کوردستانە دابش کراوە شار بە شار زەویەکان دێتەوە. قەبارەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی ڕووی لە زیادیەوە ئەگەر داتاکانی هەولێر بە نمونە وەرگرین لە ماوەی تەنها 6 مانگی ڕابردووە 8 پرۆژەی نیشتەجێبوون هاتوۆتە بازاڕ و چاوەڕوانەکرێ زیاتر لە 5 پرۆژەی دیکەی نیشتەجێبوون تا کۆتایی ئەم ساڵ بێواتە ئەگەر بە تێک ڕاوەریگری مانگانە کاتە نزیکەی پرۆژەیەکی نیشتەجێبوون کە بێتە بازاڕ. ئەم ژمارەیەکی ئەوەندە گەورەیە کە ئەکرێ خوێندنەوەیکی زۆری بۆ بکرێ بەش بە هەمان شێوە لە سلێمانی تەنها لەم ساڵە ژمارەیەکی زۆر پرۆژە هاتوۆتە بازاڕەوە تەواوکاری پرۆژەکانی دیکەشە. بۆیە ئەم داتا بە بەردەوامی نوە بێتەوە خۆی
گۆڕانکاری بەخۆ بینێ ئەو پرسێک کە بۆ من گرنگە لە ڕاستیا بمە لێرش باسی کەم و پێشتریش لە کۆربەندەکە شاماژەم کردو ئەوەتانێ ئەم سیکتەرە ڕۆژ بە ڕۆژ فراوانە بێ بەڵام پێویستی بەوە هەیە کە موسسات و دامەزراوەکانی بۆ یەک بخەین لێ کاتە ئێستا وەزارەتی شارەوانی مۆڵەتەدا لە کاتە دەستەوە بەرێنانەیدا لە کاتە پاڵپشتی سندوقە بۆ لە قۆناغی ڕابردووە هەروەها بەشێک بۆ هاوڵاتیان هێژار و کرێنشین دابەشکردنی یەکەی نیشتە جێبوون هەبووە لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە کە دامەزراوەیەکی تایبەتمەندمان هەبێت لە هەرێمی کوردستان کە کۆی گشتی ئەم سکتەرە یەک بخا لە نێو دامەزراوەیەکی تایبەتمەند کە استراتیژێت و داهاتوی سکتەری نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان یەک بخا چونکە ڕاستی تەوێت سکتەری نیشتە جێبوون چوارچێوەکەی زۆر لەوە زیاتر پێویستێتی کە ئێستا لە ناو دەستەوە بەرهێنانە بمێنێتەوە بڕیاری لێ بدرێت پێم وایە بێ دامەزراوەیەکی تایبەتمەندی بۆ دروست بکرێت چونکە لە هەمان کاتە ژماری یەکەی نیشتە جێبوون زیاد دەکا بەڵام هێشتا ژماری هەژار و کرێنشین لە هەرێمی کوردستان شابەرزە. کاک بیلارڕێک من بیرم لەو پرسیارە کردەوە باسی ئەوت کرد چەند پرۆژە لە ماوەی 6 مانگی ڕابردوو لە هەولێر و لە سلێمانیش لە ماوەی ساڵی ڕابردوو هاتوونەتە بازاڕەوە و باز لە مۆڵەت پێدانی بەردەوامی و پرۆژانە دەکرێت بە جۆرێک مامەڵە لەگەڵ پرۆژەی نیشتە جێبووندا دەکرێت کە هێشتا ئەڵەی لە هەرێمی کوردستان تینوێتیەکی زۆر بۆ یەکەکانی نیشتە جێبوون هەیە. ئایا ژمارەکان لە ڕووی خستنە ڕۆکان و لە ڕووی ئەمری واقعەوە پێمان دەڵێن بەڵێ هەرێمی کوردستان هێشتا لە سەرەتای ڕێگەکە پێویستی بە دنیایەکی دیکە لە پرۆژەی نیشتە جێبوون هەیە یاخودەم پرۆژانەی هەبوون زۆرن و ئامانجی خۆیان نەپێکاوە؟ خۆ لە ڕاستیا دوو بەشی جیاوازێ لەم پرسا بۆیە کە ڕوونیکەینەوە بەشێک هاوڵاتیمان هەیە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دەستی ڕناگا بەم یەکە نیشتە جێبوونانە واتە خواستی هەیە حەزیلەیەتی بەڵام گیرفانی بە قسەی ناکا بۆ چووکە داتایە کە یەکێک لە پانێڵستەکانی ئێمە بەڕێز دکتۆر محەممەد باسی کرد ئەڵێ لە سلێمانیا سەر و 37,000 کرێنشین هەیە باشە بەڵام زیاد لە 2,000 یەکەی نیشتە جێبوون ێستا لە خۆناغی دروستکردنایە ئایا ئەم کرێنشینانە ئەتوانن بن بخاون یەکەی نیشتە جێبوون بە دڵنیاییەوە بەو نرخی کە ئێستا لە بازاڕایە نەخێر چکە پێویستیان بە پاڵپشتێکی گەورەی حکوومەتەیە کە ئەم پاڵپشتی دارایان بکات چی لە ڕێگەی بانکەوە بێت چی لە ڕێگەی دامەزراوەکی تامن ئەم داتایە بۆ هەولێریش ڕاستە چونکە لە قۆناغی ساڵانی ڕابردووە کاتێک دەستەوە بەریانان وتی ئەمەوێ یەکەی نیشتە جێبوون بۆ هاوڵاتیانی هەژار و کرێنشین دابین بکەم 190,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان فۆرمی پڕ کردوێتەوە ئەم ژمارە پێمان ئەڵێ ژمارەیەکی زۆر هاوڵاتی کرێنشین هەیە لە هەرێمی کوردستان بەم نرخە و بەم ستایلە لە فرۆشتن ناتوان ببنە خاوەن یەکەی نیشتە جێبوون ئەمە خاڵیەکەم خاڵێکی ترمان هەیە کە ئایا ئەگەرم هاوڵاتیش نەیکڕێ و ئایا خواستێکی دیکە غیر هاوڵاتیەکی کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ چکە ژمارەی دانیشتوان بە بەردەوامی گۆڕانکاریە بینێ ژماری زەواج و هاوسەرگیری بە بەردەوامی بەڵام ئایا یەکانگیرە لەگەڵ ئەم زیادبوونەی یەکەی نیشتە جێبوون ئەوەی کە ڕاستەوە خۆ بە توێژینەوە نا بەڵام ئەوەی کە دیارە لە بەرچاومان نەخێر زیادەیەکێ لە ناو بازاڕ ئەگەر ئاگامان لێ نەبێ لە جیاتیەوەی خاڵێکی ئەرێنی و ئیجابی بێ ئەبێتە خاڵێکی سلبی و کاریگەریەک و مەترسیەک دروستەکە بۆیم پێم وایە ئێستا کاتی ئەو خوێندنەوەیە کە بێ بیکەین بۆم بازاڕە کە بزانین ئایا ئێمە چەند یەکەی نیشتە جێبوونمان پێویستە لە چی جۆرێک یەکەی نیشتە جێبوونمان پێویستە ئایا ئەتوانین هاوڵاتیانی هەژار و کرێنشین لە هەرێمی کوردستانە بکەینە خاوەن یەکەی نیشتە جێبوونی خۆی و ئەو بە شەشی کە هەمانە چۆن بازاڕی بۆ پێیاکەین چونکە ئێستا بازاڕەکە بەشی خۆی بە زیادەوە یەکەی نیشتە جێبوونی تیاوە کاری تیاکرێ داتایە کە لە بەردەستی منە تەنها تا کۆتایی ئەمساڵ چاوەڕوانەکرێت لە 9 پرۆژەی نیشتە جێبوونە زیاد لە تاوەرێکیان ڕادەست بکەن هەندێکیان هەیە هەر کۆی گشتی یەکەکانی ڕادەستەکە هەندێکی هەیە تاوەرێک یا دوو تاوەری یەکەی نیشتە جێبوونی خۆی ڕادەستەکە بۆیە گەر سەیری تۆتاڵ و کۆی گشتی ئەم بابەتە بکەیت ئەبێ ئاگامان لەوە بێ کە بزانین هاتنی ژمارەیەکی زۆر و ڕادەستکردنی لێ کاتە کاریگەریەکی ئەرێنی دروستەکە کە هاوڵاتیەکی کرێنشین لە هەرێمی کوردستان لەوانەیە بەکرەیەکی کەمتر یەکە نیشتە جێبوونەکەی دەست بکەوێت بەڵام مەترسیەک ڕوبەڕووی بازاڕەکەینەوە ئەگەری هەیە بە نرخی کاش یەکە نیشتە جێبوونەکە دابەزینی زیاتر بەخۆبینە و کاتە کڕیاری ڕابردوو کە کڕیوێتی و بەرهێنەری ئێستاش ئەکرێت ئەو قازانجەی دەست نەکەوێتەوە هاوڵاتیش جۆرێکی دیکە پاشەکشە بە پارەکەی بێکامەش مەترسیەکی دیکەی وا بکات لە هاوڵاتی کەوە بەرهێنان لە یەکەی نیشتە جێبوونە نەکات تەنها لە کاتێکە کە خواستی هەبێ بۆ یەکەی نیشتە جێبوونەکە مامەڵە بکات لەگەڵ بازاڕ. کاک بیلال بە گوێرەی خواست و خستنە ڕوو بە گوێرەی کڕین و فرۆشتنی یەکەکانی نیشتە جێبوون کام پرۆژە لە ماوەکانی ڕابردوو خواستی زۆر لەسەر بووە زۆرترین بازاڕی گەرم بووە ئایا شوقە بووە زەوی بووە ڤێلا بووە چ جۆرە پرۆژەیەک بوو؟ خۆی ئێمە ڕیزبەندیەکمانەیە بۆ مڵکە ئایا لە واقعا کامیان زیاتر خواستەکەی لەسەرەوە کۆی کە جەنابەت وتر ئێمە لە سەردەمێکە شوقە بە پلەی یەکەمە هات خانوو و هەروەها دوا بە دوایەوە ڤێلا دوا بە دوایەوە زەوی هات
ئێستا ئەگەر سەیری دیمەنەکە بکەین لەناو بازاری کوردستانە بە شێوە چڕ و بە شێوە گشتیەکەی بە تۆتاڵ وەریگرین خواستەکە زیاتر لەسەر زەویە واتە زەوی لە نێو گەڕەکەکانە بە تایبەتی ئەو شوێنانەی کە کارتە و ڕێگاپێدانی بۆ کرێتەوە یان خزمەت گوزاری و سێرڤیسێکی حکومت لەو ناوچەیە نزیکە بێتەوە بڵێ لەسەر زەویە بە پلە یەکەم دوا بە دوای زەوی ئەمجا سیکتەرەکانی دیکە دێکە ئێستا ئەگەر سەری بازاری هەولێر بە نمونە بکەین بۆ نمونە بازاری هەولێر لە ئێستادا بازارێکی خواز لەسەر ڤێلا هەیە بەڵام ئەو نرخە ڤێلانی کە نزیکی 900 دلار واتە خوار 900 دلار خواستەکە لەسەری بەڵام کاتێک لە 900 دلار بەرەو سەرەوە ڕوا نرخەکە و خواستەکەش گۆڕانکاری بەخۆوە بینێ و کەمە بێتەوە. خاڵی سێمیشی لە نێو گەڕەکەکانە بە تایبەتی ئەو گەڕەکانی کە ئێستا چی هاوڵاتیەکە خۆی بێوێ زەوێکی خۆی بیکاتە خانوویان ئەو خانوانەی کە ئێستا پێوترێ سفر و مقاولەکان یا بەڵێندەرەکان کاری لەسەرەکەن دوا بە دوای ئەوە شوقە دەواتە شوقە ڕوبەڕووی فشارێکی زیاد بوون و دابەزینی نرخیش بووە بە تایبەتی کاتێک لە قۆناغی فرۆشتنی کاشەیان قۆناغی ڕادەستکردنیەکەکەیە لە کاتێکا بە ئەزمموی ڕابردوو ئەبوو ئێستا ئەو یەکە نیشتە جێبوونانی کە نزیکە بنەوە لە ڕادەستکردن ئەبوو نرخەکانیان بەرز بێتەوە بەڵام بۆ واقعا ئابووری اقتصادی کە ئێستا لە بازاری هەولێر هەیە پێچەوانە بۆتەوە چکە ئەگاتە قۆناغی ڕادەستکردن زۆر جارێ بە پارەی کاش نرخەکانیان دابەزێ ڕاستە لە بەشی فرۆشتنی پرۆژەکان بەرگریەکەن لەوەی کە نرخەکە وەکو خۆی بێڵنەوە. بەڵێ کاک بیلال سەبارەت بە پرسێک کە بەلامەوە باش بوو پرسیاری ئەو لێ بکەم بازارەکە گەرم و گوڕە پرۆژەیەکی زۆر هەن ئایا لە ڕووی ئەکادیمیەوە خەڵکێکەیە توێژینەوەی ورد بکا لەسەر کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان و ئەم توێژینەوانە دواتر لەگەڵ هەوڵەکانی ئێوەمانان یەک بخرێ بۆ ئەوەی ئەم کەرتە ڕێک بخرێتەوە؟ لە ڕاستیە ئەوڵەکە هەیە بەڵام زۆر لە ئاستێکی کەمایە ئەوەی کە کراوە ئێمەین کە دامەزراوی مڵک بە بەردەوامی داتا کۆکەینەوە شیکاری و داتاناکەین بەڵام پێم وایە پێویستی بە زۆر دامەزراوی دیکە و زۆر ناوەندی دیکە هەیە شیکاری بۆم بازاڕ بکە ئەو گفتوگەی جەناب دەکرێتێک بێ لەو دەرگا و دەرەچانەوە خەڵکی کەش بە هەمان شێوە بەڵام کاتێک سەیری بازاری خانوبەرەکەی بەداخەوە بازاڕەکە هێشتا پێویستی بەوە هەیە کە خەڵکی ئەکادیمی دیکە ناوەندە زانکۆکان پەیمانگاکان بێنە نێوم بابەتە و توێژەرێکی باشتر و زیاتر لە نێو سکتەری نیشتەجێبوونا دروست بێ بۆ ئەوی دیمەنەکە وەکو خۆی و باشتر و چاکتر نەخەڵکن چەند توێژینەوەیەکی جیاواز و تایبەت کە کرابێ لە قۆناغی مانگەکانی ڕابردووە بە سوپاسەوە دامەزراوی ڤژن لە سلێمانی کردوێتی کە ئەکرێ بڵێن توێژینەوەی تێرن و پڕن بە داتا و زانیاری بە سوپاسەوە بۆ توێژەرانی کە بەشدار بوون تیانە بە سوپاسەوە بۆ مامۆستاوە ئەکادیمیانە پێم وایە ئەرکەکە ئەرکی هەمومانە لە هەر شوێن و لە هەر جێگایەکە کە بکرێت چی تێژینەوە بکرێت چی کۆڕبند یان کۆنفرانس دیدار بکرێ یا پرۆگرامی تەلەڤیزیۆنی بکرێ بازاڕەکەەوە هەڵەگرێت چکە خەبارێ و بڕەپارەی لە نێوم سیکتەرەیە هیچی کەمتر نییە لەو مامەڵە کە لە بازاڕی نەوتە لە سەراستی عێراق و ناوخۆی هەرێمی کوردستانە لە ڕابردووا کراوە و لە کاتێکا سیکتەری نیشتەجێبوون پەیوەستە بە تاکی هەمومانەوە چی وەکو خواستێک چی وەکەوەی کە بمانێ وەبەرهێنان لە نێوم سیکتەرا بکەین. باش دوای پرسیارم ئاڕاستی تۆەکەم چونکە لە بابەتەکەیە تەواو قاڵ بوویتە ئایا پرسی هەڵخەڵەتاندن و پێش ئەم چاوپێکەوتنی من و تۆ راپۆرتێکی کورسات نیوز باسی لە سکاڵەکانی پەیوەست بە پرۆژەکانی نیشتەجێبوون کرد ئایا ئێستا مەترسی ئەو پرۆژانە وەکو ڕابردووە ترسی خەڵەتاندن و بەجێشتنی پرۆژە و پارە خواردنی خەڵک هەیە یاخودەم پرسە تا ڕادێک هۆشیاریەک دروست بووە متمانەیەک دروست بووە ئەوەی کە سەرەتا خۆت لە باسی متمانەوە دەستە پێ کرد. بەداخەوە وەکو خۆت وتت نەوەڵات تاوەکو ئێستا هێشتا وەبەرهێنەری مزەیف و دروستکراومان هەیە لە بازاڕە هێشتا گرفتمان هەیە لە کۆمەڵێک پرۆژا کە نازانین کەی تەواو بێ و چۆن تەواو بێ هێشتا ژمارەیەک وەبەرهێنەرمان هەیە چاوی لە گیرفانی هاوڵاتی و کڕیارەکانی خۆیەتی ناوێت هیچ بڕەپارێکی خۆی بخاتە ناو ئەو ئیشەوە یان لە ڕاستیە لە ئەسڵا پارەکەی نەبووە هەر کامێک لەمانە بێمەترسیە پێم وایە هەندێک ڕێکاری حکوومەت ئیجابی و خاڵی باشن بەڵام پێویستمان بەوەیە هێشتا زیاتری بکەن بۆن من یەکێک لە ڕێگاکانەوەی کاڵێ ئەگەر پرۆژەکە 10% تەواو نەبوو هیچ کڕێنێکی لەگەڵ ئەنجام مەدە ئەڵێ ئەگەر ئەکاونتی بانکی نەکرد بۆ هیچ پارێکی لەگەڵا دامەنە ئەڵێ ئەگەر گرێبەستی شتکردبی یەنە لای ئێمە تەزدیقی بکە بەداخەوە زۆر جارێ هاوڵاتی ئەم سێ پرۆسە لە بیرەکە و ئەڕات یەکەیەکی نیشتەجێبوو نەکڕێکە هێشتا مۆڵەتی نییە کەم پێم وایە حکوومەتە بێت زۆر لەما مەسئولیەتەکە و بەرپرسیارەتەکە زیاتر هەڵبگرێەوە ڕێگە نەدایت پرۆژەیەکی نیشتەجێبوونی بێمۆڵەت لە بازاڕە کڕین و فرۆشتنی پێوە بکرێ ڕێگە نەدات هیچ کۆمپانیا و نووسنگەیەکی خانوبەرە کاتێک کڕین و فرۆشتن بە یەکەیەکەوە کەن بە پرۆژەیەکی نیشتەجێبوونەکەن ئیجرعاتیان لەگەڵا بکیرێ و ڕوبەڕووی سزان بکاتەوە چکە ناکرێت سەرمایە هاوڵاتیان بکرێتە کارتێکی فشار بکرێتە دەرەچە و دەرگایەکە لە بەردەمی چەند مستەسمرێکی لاواز و کەمەزمون و
مزەیەفا دابنرێکە دوجار هاوڵاتیەکە و حکوومەت و دامەزراوەکانیشی بکرێت بە قوربانی کە بەداخەوە لە ئەزمموی ڕابردووە هەمانوە هاوشێوەی خۆپشاندان و ناڕزایەتی کە جەنابەت پێشتر پەخشت کرد لە هەولێرە چەند پرۆژە هەیە لە کاتی یاسایی و قانونی خۆیان تێپەڕیەوە لە ڕاستیە و پێم وایە بەشێک لەم پرۆژانە لە قۆناغی داهاتوە ئەگەر ئاگامان نێنە بێ لە سلێمانی لە کەلار لە سۆران لە دووەکە دووبارە ئەبنەوە بۆیە ئەبێت تونتر چاودێریێکی باشتر و چاکتری دامەزراوەکانی حکوومەت لەسەرم سیکتەرە بێ بۆی ئاگامان لێ بێت دوجار گیرفانی هاوڵاتی هی یاریکردن نییە بەڕاستی چونکە هەموو سەرمایەی بەشەکانی دیکە هاتوۆتە نێو سیکتەری نیشتەجێبوون و لە نێو سیکتەری نیشتەجێبوونە قوفڵ و وەستاویەکەیە لە نێو پرۆژەکە کە ئەمە گەورەترین مەترسیە چونکە سوڕانەوەی پارە نەهێڵراوە بۆی کە جوڵەی پارە لە نێو تەداولی پارە ڕووبدا ئەگەر ئاگامان لێنە بێ بەشێک لەو پرۆژانەی کە گرفتی تەواو نەکردنیان هەیە مەترسیەکی گەورەتر لەسەر بازاڕەکە دروستەکەن و هاوڵاتیەکی زیاترەکەنە قوربانی. بەڕێز بیلال سەعید سەرۆکی دامەزراوەی مڵک نیز زۆر سوپاس ماندوومان کردی ئەزانم ئەمڕۆ ڕۆژێکی سەرقاڵ بوو بۆ تۆ.